حوت مانگا هەموو ڕۆژانێکی شەممە خۆپیشاندان لە ئیسرائیل بەڕێوە دەچێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە بەردەوامی لەسەر خەت بوون بۆ ئەوەی کە ئەم پرۆژە یاسایە پەسەند نەکرێت لە پەرلەمان، بەڵام دوجار پەرلەمان پرۆژە یاساکەی پەسەند کرد کە ئەمە بەزەنگێکی مەترسیدار بۆ پرۆسەی دیموکراسی لە ئیسرائیل باسی لەوە دەکرێمە بەسمە گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەیەوە. بەڕێز مستەفا ئیبراهیم چاودێری سیاسی لە کەرتی غەزەوە ڕاستەوخۆ لەگەڵمە. کاک مستەفام کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. ئۆپۆزیسیۆن دەڵێ ئەم پێشتر کە پرۆژە یاسا بوو ئێستا بووەتە یاسا لە بەرژەوەندی دەسەڵات و بنیامین ناتانیاهۆیە و کەمکردنەوەی دیموکراسیەتە. ئێوە چی دەڵێن لەبارەی ئەم یاسایەوە؟ شكرا جزيلا. سپاسان دەکەم. دوێنێ کاتێکەوێنەکە دیار بوو لە ئیسرائیل و هەروەها کاتی دەنگدان لە 64 کەس دەنگیاندا لە ئەمانەی کە ڕاستڕەون و هەروەها متدەینن لە ئیسرائیل. ئەمە شتێکی ڕوون و ئاشکرا بوو کە ئۆپۆزیسیۆن بۆ ئۆپۆزیسیۆن و بۆ دیموکراسیەتی ئیسرائیل ڕۆژێکی ڕەش بوو و هەروە هاوای کرد کە دەسەڵاتەکانی دادگای باڵا لە چاودێریکردن لەسەر بڕیارەکان و حکوومەت سنووردار بکەوە، هەروەها لەسەر ئەو یاسایانش کە کنێست دەری دەکا، پەرلەمانی ئیسرائیل دەری دەکا. ئەم یاسایە و ماقول نەبوونی وایە کە چاکسازی دادوەری لە ئیسرائیل بەنسبە پەک دەخات و هەروەها ئەمە وا دەکا کە ململانەیەک دروست ببێ لەسەر هەیمەنە لە نێوان حکوومەتی دەسەڵاتداری ڕاستراوە هەروەها ئۆپۆزیسیۆن چەپی هەندێک ناوەڕاست وە چەپی ڕادیکالی لە ئیسرائیل. ئەمە لە نێو ئەو ململانەیەدایە کە دەوڵەتی ئیسرائیلیان دروست کردووە لە ساڵی 1948 و هەروەها ئەمانەی کە مۆیەلی دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل بوون. ئێستا گۆڕانکاریەک دروست دەبێت لە سیستەمی ئیسرائیلدا. ئەمە لە بەرژەوەندی بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیلدایە لە بەرامبەر ئەوەی کە هەیە لە بەرامبەری لە بواری دادوەریدا، بەڵام بابەتەکە قوڵترە لە هەیمەنەوە هەروەها سەیتەڕەی ئیسرائیلی ڕاستڕەوەکان بە تایبەتی دوایی هەڵبژارنەکان کە ساڵی ڕابردوو لە ئیسرائیل کراکە ئەمان بە 64 کورسی سەرکەوتون و هەروە ئۆپۆزیسیۆن فەشەلیە نابۆی کە سەر بکەوێ. ئەمە وای کرد. بەڕێز مستەفا، ئێستا ئۆپۆزیسیۆن ینی لە چی دەترسێت؟ ڕاستە بە پێی یاساکە دەگوترێت کە ئێستا دادگای باڵا سنووردار کراوە دەسەڵاتەکانی لە بەرامبەر ڕەتکردنەوەی بڕیارەکانی حکوومەت و ئەو یاسانەی لە پەرلەمان دەردەچن. ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسەی دیموکراسی لە وڵاتە؟ ئیسرائیل خۆی وا دەبێنێت کە وڵاتێکی دیموکراتیەوە بەشێکش لە جیهانی ئازاد دموکراتە، بەڵام کە ئێستا وڵاتێکی دیاری داگیرکەرەوە ڕێز لە معرفی ئەخلاقی ناگیرێ. بەڵام بەخۆیان دەڵێن کە ئەمان وڵاتێکی دموکراتن، بەڵام ئەم بابەتێکی ئێستا دروست بووەوە هەروە دەسەڵاتی زیاتر دەدا بە حکوومەت و دەسەڵات بە سەرۆکایەتی نەتەنیاهۆ و هەیمەنەی هەبێت لەسەر دەسەڵاتی دادوەری و یاسادانان. بۆیە وتم دوێنێ ڕۆژێکی ڕەش بووە هەروەها وای کرد کە نظامێکی دیکتاتۆری مطلق بێتە پێشەوە لە دوێنێەوە. بۆیە ئەم گۆڕاکاریانەی کە دروست بوون وا دەکا کە ئیسرائیل بتوانێ سەیتەڕەی تەواوی هەبێت لەسەر پەرلەمان کنێستی ئیسرائیلی و هەروەها لەسەر دادگای باڵا کە دەزانن دادگای باڵای ئیسرائیل سومعەیەکی باشی هەبوو تەنها لە ناوخۆنە بەڵکو لە نێو دەوڵەتیشدا لە جواکی نێو دەوڵەتیدا. بەڵام ئێستا ئەمان سەیتەڕێن لەسەر مەحکەمە هەیە
محکەمەکە پێشتر دەیتوانی چاودێری یاساکان بکەوە هەروەها کاری حکوومەت چونکە دەزانن ئیسرائیل قانونێکی بنەمایی و هەروەها دەستوری نییە بەڵکو هەندێک قانونی هەیە کە پێیان دەڵێن قانونی بنەما بۆیە ئەم گۆڕانکاریە کە دروست کراوە دەسەڵات دەدا بە حکوومەتی نتنیاهۆ لەگەڵ ئەو پەیمانانەی لەگەڵ یانانە وە گۆڕانکاری لە سیستەمی دیموکراتی دروست دەکە بە گۆڕانکاری بۆ سیستەمی دیکتاتۆری وەکو پێوتی ئەمە لە دەبێتەوە هۆی دروستکردنی جیاوازی لە نێوان خۆتان دەزانن بەڕێز مستەفایانی خۆپیشاندانەکانی هاوڵاتیانی ئیسرائیلی بەردەوامە و لەلایەکی دیکە و نزیکەی 10,000 سەرباز لە هێزەکانی وشکانی دەریایی ئاسمانی مانیان لە خزمەتکردن گرتووە. پێتان وایە ئەم دۆخە بەکوێ دەگات؟ بەڵێ دوێنێ و ئەمڕۆ ڕۆژێکی ناخۆش هەبوو لەلایەن ئۆپۆزیسیۆن و هەروەها ئەمانەی کە لە لایەن هەندێک کەتیبەش کە ئەمانەی تەیارن کە وتیان خزمەتیان ڕادەوەستێنن لە سوپای ئیسرائیل چونکە ئەمان لایەنگری دەوڵەتێکی دیموکراتین و هەروەها ویستیان کە دەسەڵاتی دادگای بڵند وەک خۆی بمێنێتەوە بەڵام ئەمان هەندێک تیار بوون کە بردومانی غەزە و هەندێک شوێنی لوبنان و سووریان کردووە بەڵام ئەم خۆپیشاندانەی کە ئێستا هاتۆتە کایەوە و ئەم ئۆپۆزیسیۆنەی کە ئێستا دروست بووە سەرکەوتنێکی باشی هێناوە کە کەوتۆتە نێو جادەکانەوە و هەروەها ڕانەوەستاوە هەموو هەفتەیەک خۆپیشاندانەکانی بەردەوامە کە گەیشتۆتە 9 ملیۆن ئیسرائیلی کە هاتۆنەتە نێو جادەکانەوە تاوەکو ئێستا ئاشتیانەیە و دەیانەوێ ئاشتی هەبێ و نیزامێکی دیموکراتی هەبێەوە تاوەکو ئێستا نەکەوتونەتە ژێر کاریگەریەوە و هەروەها نووسەرەکانی ئیسرائیلیش دەڵێن کە پێویستە نەهجەکە بگۆڕێ هەروە خۆپیشاندانەکان گەورەتر ببن و بەهێزتر ببن بۆ ئەوەی کە کاریگەری هەبێ لەسەر حکوومەت وەکو برێگمان وتی ڕەنگە ئەمانە بەهێزتر ببن و هەروەها ببێتە هۆی شەڕێکی ناوخۆ و هەروە قۆناغێکی نوێ بێتە پێشەوە قۆناغێکی نوێی سیاسی لە ئیسرائیل و هەروەها لە نێو کۆمەڵگەشدا کەمەش گەفە لەسەر ئەوەی کە ڕەنگە گەلێک لە ئیسرائیلیەکان کۆچ بکەن بۆ دەرەوە. بەڕێز مستەفای ئیبراهیم چاودێری سیاسی لە غەزەوە لەگەڵم بووی زۆر سپاس.